کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە دڵخۆشحاڵم بۆ ئەوەی کە هەم لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆگ. ئازیزان، شۆڕشی ژینا پتر لە 8 مانگ 9 مانگ خەریکە بەسەریدا تێدەپەڕێ. ئەو خەباتە ئەگەرچی هەر درێژەی هەیە بەڵام تاندازەیەک نەوعێکی تر لە هەڵس و کەوت و لە خەبات دژ بە کۆماری ئیسلامی گرتوتە بەر. ئێمە بینین ڕۆژانە بەشێکی زۆر لە بنەماڵەکان ئەچنە سەر گڵکۆی ئازیزانیان و لەوێەوە بەنەوعێ ئەو درێژەی ئەو خەباتە پیشانەدەن. جا لەوە ئەعترازات و ناڕەزایەتی لە شوێنە جۆراوجۆرەکان هەر بەردەوامە، ئەگەر کەم بووەتەوە بەڵام هەر بەردەوامە و درێژەی هەیە. لایەنێکی تر لەو خەباتە خەباتێکە کە لە دەرەوەی وڵات و لە شوێنەکانی تر بە شێوەی سمینار و کۆنفرانس و دانیشتن لەگەڵ لایەنە جۆراوجۆرەکان و چ بە شێوەی بەسرا و چ بە شێوەی کراوە لە ئارادایە. باسی ئەمڕۆمان لەسەر جێگە و پێگەی ئەم نۆعە لە مبارزەیە لە تەئسیر لەسەر خەباتی ژینا. هەر بۆ بۆنەوە پەیوەندیمان کردووە بە کاک محەممەدی خاکی ڕۆژنامەوان و هەڵسوڕاوی سیاسی کە بەشداری ئەو بەرنامەیە بن. کاک محەممەدجان بەخێربی بۆ بەرنامەیە. سلااوتان ئەرز دەکەم کاک مەفیەگیان، هیوادارم شاد و سلامەت بن. سلااوم هەیە بۆ هەموو هاوکارانت بۆ بینەرانی بەڕێزی تلویزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس کاک حەما. کاک حەما، شۆڕشی ژینا ناوە و شۆڕشی ژینای ناوە و دەرەوەی وڵات تیخسوەتە کار. دەتوانین باسی پەیوەندی ئەو شۆڕشە و ئەو فعالێتانە بکەن چ لە ناوە و چ لە دەرەوەی وڵات؟ ئەوەی کە دیارە لە 9 مانگ پێش لەوە هەر خۆشتان ئیشارەتان فەرموو، لە 9 مانگ پێش لەوە کە ئەو کچە جەوانە بە شێوەیەکی نائینسانی بە قەتڵی حکوومەتی لە واقع گیانی فدا کردووانە ژینا ئەمینی، مەوجێک شەپۆلێک لە ناڕەزایەتی خەڵکی کوردستان، خەڵکی شاری سەقز لە پێشاو دوای کوردستان و دوای هەموو ئێران و دواتریش تەنیۆ لە ناوچەکە و لە سەرەی جیهانە ئێمە شاهدی و ئاعترازاتە بووین. واقعیەتەوەیە کە وەختێک شۆڕشێک لە خیابان هەیە، ئاعتراز و ناڕزایەتی عمومی هەیە، زۆر زوو تەشەناکە بۆ هەموو بوارەکانی ژیان، چ لە میدیا، چ لە ڕەوابەتی دیپلۆماتیکە، چ لە خیابانەکانە. ئەو جۆرەی کە ئێمە ئەیبینین ئاعتراز لە شارەکانە هەر بەردەوامە، جا بە شێوەی جۆرا و جۆر ئەو شۆڕشە بەرحاڵ بەرەو خواری هەیە، سەرۆژووری هەیە، ڕاوەستانی هەیە، بەڵام دەست پێ کاتۆ چۆک بنەماکانی هەر هەیە. کۆماری ئیسلامی هەر لەسەر کارە، نابەرابەری و بێعەداڵەتی و ئەو هەڵاواردنە هەر هەیە، تبعیزی نەهادینە عەلەیهی ژنان هەر هەیە، ئەو قەتڵ و کوشتار و شکنجە و ئەوانە هەر هەیە. خەڵک گیر و دەی زۆر مەسائل و مشکلاتی ژیان و بژی و مەسائلی اقتصادی هەر هەیە. کۆماری ئیسلامی ناتوانێت هیچێک لەوانە چارەسەر بکات تەنها بە سەرکوت، جواوەکەی هەر سەرکوتە، هەر درۆیە و دەلەسەیە و سەرکوتە. ئەوەیە ئەو شۆڕشە ئیدامەی ئەبێت مادامێ لە خیابان و لە سەرقەبرانەکان و لە شوێنەکان، لە ناوزانکۆکان، لە کارخانەکان، لە شوێنی کار و ژیانی خەڵک هەیە. لە دەرۆی وڵاتیش کە زیاتر لە 6 ملیۆن خەڵکی کورد و خەڵکی ئێرانی لە دەرۆن، ئەم ئاعترازاتە لە هەموو گۆشەی دنیا ئێمە دیومانە، لە ئاعترازاتی چەند سەد هەزار کەسی تا چەند هەزار کەسی و ئەوانە. بەڵام تەنها ئاعترازاتی خیابانی نییە، ئاعتراز شکل و شێوەی جۆرا و جۆری هەیە. هەر ئەو کاری میدیاییە کە جەنابە دەیکەی، هەر ئەو کۆبوونەوانەی کە لە کۆنفرانس و لە هێناکە لە دنیای نوێیە، لە دنیای مۆدێرنە، ئێمە ئەنواعی کۆنفرانس و کۆبوونەوەمان هەیە کە دەتوانین دواتر بەوەشتر باسی لەسەرکی ئەو ئاماژتان بە ئاعترازاتی سەرشەقام کرد لە دەرەوەی وڵات، شان بەشانی ئاعترازات لە ناوەوە. ئەو کاتە تقریبا نەتوانم بڵێم لە هەموو ناوەندەکانی وڵاتانی ئەوروپایی و ئەمریکا و دەرەوەی وڵات هەڵسوڕاوانی ئێرانی و هەڵسوڕاوانی کورد هاتنە سەرشەقام و خەباتیان کرد. بەڵام کەوتە بەر ئەو خەباتە، کەوتە بەر تەئسیر و ئەتوانم بڵێم پەلاماری لایەنی ڕاست
بۆ وای لە هات بۆ توانیان ئاوا بۆ شێوەیە تەسیری خراپی لەسەردا بن و تا ئەندازەیەک کەمی بکەنەوە یا وەکو جاران ئاوا گەشاوە و زۆر نەبێت. واقعیت ئەوەیە کۆماری ئیسلامی دەوری زۆر جددی لەوە بووە. کۆماری ئیسلامی نەیەتوانی ئەوە تەحمل کا و شاهدی ئەوە بێ هەموو ڕۆژێ ئەم میدیای جەهانی یا میدیای فارس زوان یا بەرحاڵ میدیای عەرەبی تورکی ئینگلیسی ئەو میدیانەی کە هەیە کوردی ئەو اعترازاتەی ناو شەقام لە ئەگەر ئەو بەو هێزی سەرکوتە توانویەتی تا حدێک سەرکوتی کا و ئارامی کاتۆ بۆ ماوەیەک یا کارێ بکا بچێتە ژێر ئەرزەوە و بە شێوەی پڕاکردە لێرە و لەوێ ببێ نەیەتوانی ئەوە ببێت بەو شێوە. ئەوەیە کە زۆر کاری کرد، ڕاستەوخۆ کاری کرد، خەڵکی نارد، خەڵکی خۆی نارد بە شعاری خۆیەوە بە کەس ئەرتەشی سایبری نارد بۆ تێکدانی و ئەوانە بۆ ئاژاوە سازگا. ئەوە لایەکی هی کۆماری ئیسلامیە، لایەکی بەڕاستی کۆمەلگای ئێران کۆمەلگایەکی یەکدەستی ژنیە وەکو هەر کۆمەلگایەکی ترچین و توێژی جۆرا و جۆری تایە. ئەو ئۆپۆزیسیۆنەی کە لە دەروی وڵاتە بە نەوعی ڕنگدانەوەی ئەو گرایە شاتە سیاسیانەی ناو وڵاتیشە، هی ئەو چین و توێژی جۆرا و جۆری ناو وڵاتە. ئەوەیە بەرەی ڕاست تەنانەت بەرەی ڕاستی ئیفراتی مەنافع و قازانجیان لەگەڵ کۆماری ئیسلامیە یەکە. ناشاردنەوە هەرێکیانە چوارچێوەی ئەو حکوومەتە ئەگەر تەنانەت جمهوری ئیسلامی نەبێ ئەرتەشەکەی ڕابگرن، سپای پاسداران ڕابگرن، هەموو ئەو تینی ئیتلاعاتی ڕابگرن، هەرو جۆرەی کە خومینی و جمهوری ئیسلامی بە جۆرێک لەگەڵ ئەرتەشیشا جوڵاوە لەگەڵ ساواکیشا جوڵاوە ئەدەیەکیانی لێ کوش ئەدەیەکیانی لێ لابرد، بەڵام دەستی بەگشتی لە دەستگای بڕۆکراسی لە دەستگای سەرکوتەکە نەدا و هەر بەو ساواکیانە ساواکی ساز کردەوە ساوامای ساز کردەوە. ئەوەیە بەرەی ڕاست جا لە سەڵتەنەت تەڵەبە ئیفراتیەکانەوە لە ناسیۆنالیستە ئیفراتیەکانەوە هاو قازانجن هاو خەتن بە نەوعی یەکەگرنەوە، تەنانەت ئەگەر پەیوەندی ڕاستەوخۆشیان لەگەڵ کۆماری ئیسلامی یا گەڵ جەناحایە یا لەگەڵ ئەفراد و گرایشەیەک لەوێ نەبێ کە من پێم وایە هەیە جایسە دواتر دەرئەکەوێ چۆنە ئەم پەیوەندیە. چون ئەگەر ئێوە تماشا بکەن مەسەلەن هەر ئەو دەفتەری ڕەزا پەهلەوی ئەتەوای ئەو کەسانەی بەشی یا هەرە زۆری ئەو کەسانەی کە کارەکەن لەوێ بە نەوعی پێش لەوە بە نەوعی بەشێکی قابلی تەوزیان لە جەناحای جۆرا و جۆری جمهوری ئیسلامیە کاریان کردووە، کوردیشی تایە. مەسەلەن کابرا تا دوێنێ لەگەڵ محسینی ڕەزایی بووە، یەکەو ئەمڕۆوێتە مشاوری مەسەلەن ڕەزا پەهلەوی فەرزە نەڵێم. ئەوەیە بەرەی ڕاستیش تەنها بەڕاستی بە سەڵتەنەت تەڵەبەکان محدود نابێتەوە، بەرەی ڕاست مەسهەبی تۆندڕەوی تایە، ناسیۆنالیستی تۆندڕەوی تایە، جمهوریخای تۆندڕەوی تایە، ئیسلامی و سەلەفی تۆندڕەوی تایە، هەموو جۆرێکی تایە. ئەو دوانە قازانجیان یەکی گرت و هەرێکیان بوو بە نەوعێک ئاژاوە سازکەن ئەو یەکانگیریە ئەو ئیتحاد و یەکپارچەیەکە بوو چ لە ناوە چ لە دەرۆ، ئەوە بە قازانجیان نەبوو، دەستیان کرد بە فشار و بە تەوتە ئەو بە تەنانەت بە ئازاری جنسی. کەسێکی وەکو هاڵۆ مەسەلەن ئەو تەنزنویسە شاعرە ئازاری جنسیاندا یا فشاریان هێنا سەر کەسانێک وەکو حامدی ئیسماعیلی و هەتا مەسیحی عەلی نژاد کە حتمما شعارهایەکی ئەوان تێکرارکەنەوە. بەڵێ باشە، ئێوە ئاماژەتان بەوە کرد کە جیا لە ئەوەی وا لە سەر شەقام ڕوویداوە کۆنفرانس و کۆبوونەوەی جۆراجۆری گیراوە لە شوێنەکانی دنیا لە جۆرجتاونەوە بیگرە هەتاکو لە ئاڵمان و لە کانادا و لە زۆر شوێنی تر و ئەخیرەنیش لە بروکسل. هۆکاری ئەو گرتنی ئەو کۆنفرانسانە ئەو کۆبوونەوانە چییە؟ یەکێکی کۆنفرانس و ئەوانە یەکێک لە پەدیدەکانی دنیای نوێیە، یعنی ئێمە لە هەموو شوێنێکی دنیا شاهدی کۆنفرانسین. جا کۆنفرانس یا سمیناری دەوڵەتەکانە دانیشن مەسەن دەوڵەت هەیەک ئێمە مەسەن کۆنفرانسی گوادالۆ کە ئێرانی خست بە بارێکە لەواقع لە دەورەی شا، کۆنفرانسی وەرشۆ، کۆنفرانسی مونیخ، کۆنفرانسی چیوچی. ئەوە لە بینی دەوڵەتەکانایە، لە بینی ئۆپۆزیسیۆنیشە
هەیە کۆنفرانس تەنانەت ئەگەر ئێوە سەرچێکی زۆر سادە بکەن لە گوگڵە هەموو بوارێ کۆنفرانسی خۆی هەیە، هی پزیشکی هی خۆی هەیە، هی ژینگە هی خۆی هەیە، هی فیزیکی خۆی هەیە، هی شعری خۆی هەیە، هی هەموو بوارەکانی ژیان هەیەی. ئێمەش وەکو خەڵکی کوردستان، ئێمەش وەکو خەڵکی ئێران واردی دنیای نوێ بووین و ئەم کۆنفرانسەش بەشێک لە چالاکی سیاسیە، بەشێک لە ئاکتی سیاسیە، بەهۆی ئەوە پۆشتێکی زۆری ئەبێ هەموو ئەو میدیای فارسی و کوردی و ئەوانە بڵاویەکەنەوە ئەوانە ئەوە لەلایەکەوە بالاخره ئەو نخبەی فکری یا نخبەی سیاسی یا ئەو سەرکردایەتی سیاسی، سەرکردایەتی فکری، خەڵکی ئاکادمیک، خەڵکی چالاکی سیاسی دێن قساکەن. مثلا هەر ئەم کۆنفرانسە ئاخرە خانمێک لە مثلەن لە باسی بلوچەکە، فعالێکی عەرب باسی مەسایلی کرێکاری ئەکا، ئاکادمیسیێنی کورد باسی مەسایلی کوردستان ئەکا، سێ ڕەهبەری سیاسی حزبە سیاسیەکانی کوردستان لە چاو بە ئیسلاح لە زاویەی حزبەکەی خۆیانۆت هەڵسەنگاندنێک بۆ وەزعیەتی جەدید دەکەن. ئەم کۆنفرانسانە بەشێک لە واقعیەتی دنیای نوێیە، بەشێک لە واقعیەتی دنیای مۆدرنە. جا ئەگەر هی دەوڵەتەکان بێت کە هەیە ئەوانە سیاسەتهای زۆر کەڵانی تیاگرن، سیاسەتهای زۆر گەورەی تیاگرن، وڵاتێک تەقسیم بکەن، وڵاتێک ئاهانە دەمیەک، شەڕێک ساز ئەبێ، سڵحێک ئەکرێەوەوانە. بەڵام ئەگەر هی ئۆپۆزیسیۆن بێ لە واقعا نەوعێ خۆ ئامادەکردنە، خۆ ئامادەکردنی فکریە، خۆ ئامادەکردنی سیاسیە، دۆزینەوەی متحدینە، دەنگی خۆ بەمەنە بەو شوێنە جەهانیانە گەیاندنە، هەرێکیانە بڵێن ئێمە خاستەکانمان، داواکاریەکانمان چییە. و ئەمە لەم شێوە هەروەکو چۆن مەسەلەن لە میدیایەکۆ باس ئەکرێ، لە کۆنفرانسێکە دێن بە شێوەیەکی جەدید، هەر کەسێک باسی قسەکانی خۆیەکە و ئێمە بینین ئەمە کاردانەوەی زۆریشی بووە. بەڵێ لەو کۆنفرانس و کۆبوونەوانەوە گیراوە بەشێکی لە هەستی سەراسەری گیراوە ئێرانیەکان گرتویانە، کە طبعاً ئەوانە پشتیوانێکی زۆر گەورەی مێدیاییشان هەیە، ئەو تەلەڤیزیۆن‌هایەکی کە خەرجێکی زۆری تیاکراوە پشتیوانیان بوون و توانیانە دەنگ و ڕەنگی ئەو کۆبوونەوانە بگۆزنەوە. بەڵام دوای ماوەیەک تمشاکەین زۆر دەوریان نەما، هۆکاری ئەو ناکامیە، ئەگە بڵێ ناکامی، هۆکارەکەی چی بوو، بۆچی ئاوای لێ هات؟ بە باوەڕی من ئەو کۆنفرانسە هەر کۆنفرانسێک بێت دەبێ پای لەسەر عەرز بێ، دەبێت بە واقعیاتی کۆمەلگا بەهێزە کۆمەڵایەتیەکانەوە وەسڵ بێت. مەسەلە لەگە کۆنفرانسی دەوڵەتەکانیان لە پشت نەبێت، بڕیاری دەوڵەتەکان نەبێ، دەبێتە هەر شوێنێک کە قساکەن و نەتیجەیەکی عەمەلی نابێت. کۆنفرانسی ئۆپۆزیسیۆن یا کۆنفرانسی مەسەلەن شوێنێکی زانستی یا علمی یا هەر شتێک وانە دەبێت پای لەسەر عەرزی واقع بێت. یعنی ئەگەر زانستیە، ئەگەر سیاسیە، ئەگەر هونەریە، ئەگەر علمیە، ئەگەر دیپلۆماسیە، ئەگەر هەر شتێکە دەبێت پای لەسەر عەرز بێت. ئەمە بە تەبلیغاتی ئەم تەلەڤیزیۆن و ئەو تەلەڤیزیۆن نییە، بەوەی کە مەسەلەن چەند کاناڵ 24 ساعتە تەبلیغی بۆ بکان نییە. مەسەلەن ئەگەر ئێمە دای بنێن هەرو کۆنفرانسی بە ئیسلام مەساکە کرا، بەهۆی ئەوە ڕنگدانەوەی هەموو حزبە سیاسیەکانی ئێران و کوردستان نەبوو، ئەمە لەلایەکەوە هیچ کەسایەتیەکان نەبوو. ئەگەر تماشای تەرکیبەکە بکەیت بەشێکی بەشی هەرە زۆری خەڵکی کۆمەلگا خاڵیەتیایە. دیارە ئەوە تەنها بۆ ماوەیەک بە تەبلیغاتەکرێت. زۆر کەس لەو باوەڕا بوون بە مردووی لەدایک بووە، زۆر کەس لەو باوەڕا بوون کە ئەمە شتێکی کاتیە و تەواوە بێ. ئێمە لە عەمەڵا دیمان بە هاوچارە نووسەکەی بوو بە چیەوەوانە. ئەگەر کۆنفرانسێک پای لەسەر عەرز بێ، مەسەلەن دای بنێن لە کوردستانە، ئێمە خەڵکی کوردستان تەجروبەی کۆنفرانسمان زۆر نییە لە ڕۆژهەڵاتی کوردستان. کۆنفرانسی حزبی هەر حزبێ بۆ خۆی بوویەتی، ئەکرێت 40-50 ساڵ 60 ساڵ 70 ساڵ سابقەی ئەو کۆنفرانسانەی هەیە، کۆنفرانسی داخراو. بەڵام کۆنفرانسێ ڕوو لە خەڵک کراوە و بتوانێت باسی مەسائلەکەیکە، ئەمە شتێکی تازەیە. ئێمە ئەتوانین بە پەنجەکانی دەستمان بیشمێرین چەند کۆنفرانسی وا بووە مەسەلەن لە ماوەی 40 ساڵی ڕابردووە. چاکە ئەوەیە کە ئەو کۆنفرانسەی مەسەلەن
ئەگەر تعدادی حزب سیاسیەکانی زیاتر تیابێت، نوێنەرایەتی واقعی بکرێ، ئەگەر باسی کەمایەتیەکان بکە، ئەگەر مەسلەی ژنان بێرێتە سەر، ئەگەر مەسلەی خەڵکی کوردستان باسکە، ئەگەر وەسڵ بێ، ئەوە زۆر گرنگە کاک مەحیا، بە کۆمەلگایەک چه بەشێکی کۆمەلگاوە، ئەگەر جەناحێکی ڕاست، مەسەلەن جەناحێکی ڕاستی بە ئیسلاح شەڕتەڵەبی ئوروپایی یا ئەمریکایی کۆنفرانسێک ئەگرێ، ئەمە فەرقەکە. مەسەلەن ئێمە ئەیبینین لە هی مجاهدینە ئەنواعی کەسانی جۆراوجۆر دێن لە کۆنفرانسێکیانە قساکەن و بەرەو مەسەلایەکی تر ئەبن. بەڵام ئەگەر کۆنفرانسێ مەسەلەن حزبی گرین، حزبی سەوزی ئوروپای لە پشت بێ، سوسیال دموکراتەکانی لە پشت بێ، ژنانی لە پشت بێ، فێمینیستەکانی لە پشت بێ، سوڵحتەڵەبەکانی لە پشت بێ، هەم ئەوەی کە لە پشتیەتی گرنگە، ئەوەی کە حمایەتی کردە، ئەوەی کە جێگەی پێداوە، هەم ئەوەی هی کۆمەلگا بێ و لە کوێش گیراوێ گرنگە. مەسەلەن کۆنفرانسێکە لە پارلمانی ئوروپا بگیرێت، دیارە دەنگدانەوەی زیاترە بێت، شوێنەکە گرنگی زیاترە. ئەوەم بە معنایەوە نییە لە زانکۆیەکە بگیرێت گرنگ نییە، بەسە بەوەی کێ لە پشتیەتی، لەکوێ دەگیرێ، کێی تایە و باسی چی ئەکرێ و چەندێ ڕەنگاوڕەنگە، چەندێک ئەو پلۆرالیسمەی کە لەناو کۆمەلگا هەیە ڕەنگە گەداتەوەتیە و بەتایبەت باسی چینی هەژار و فەقیری تیاکرێ، باسی ژنانی تیاکرێ، باسی خەڵکی کوردستان و خەڵکی بلوچستان و عەرەبەکانی تیاکرێ، باسی بەهاییەکانی تیاکرێ، باسی پەلکە زێڕینەکانی تیاکرێ. ئەو بەشانەی کە لە 40 ساڵی ڕابردووە یا لە دەورەی سەڵتەنەتی پێشوە لەژێر گوشارا بوون، لەژێر سەرکوتا بوون، ئەمە نەوعێک حەقانیەت و دموکراتیزمی زیاتر بە کۆنفرانسەکە ئادات. بڵێ ئێوە ئاماژەتان بەوە کرد کە خەڵکی کورد زۆر تەجروبەی نییە لە گرتنی کۆنفرانس و شتیوە، بەڵام هەر لەو ماوەدا چەند کۆنفرانس گیراوە، بۆ نمونە ئەوەی ئەخێری وایەسە لە بلژیک گیرا و لە پارلمانی ئوروپا، بەڵام هەروەها لە چەند شاری لە ستۆکۆلم و چەند شوێنی تریش گیرا. ئەو کۆنفرانسانە وا دیارە کوردی شێوە تاقیب بکاتەوە. گرتنی ئەو کۆنفرانسانەی کە کورد بۆ خۆی دەست پێشخەرە چییە؟ ئەو کۆنفرانسانە ئەوەڵ ئیشارەکەی ئێمە بەداخەوە ئەو ئیمکانەمان نییە لە ناو خۆی وڵات کۆنفرانس بگرین بەهۆی بوونی کۆماری ئیسلامی. ئەینا خەڵکی تێگەیشت و پێگەیشتومان یەکجار زۆرە، ئەتوانین لەسەر مەسلەی ژینگە، لەسەر مەسلەی ئاو، لەسەر مەسلەی کرێکاران، لەسەر مەسلەی کۆڵبەر، لەسەر هونەر، لەسەر ئەدەبیات، لەسەر بێکاری، لەسەر نەخۆشین، لەسەر هەموو شتێک ئێمە کۆنفرانس بگرین. ئێمە خەڵکی پسپۆر، خەڵکی ئاکادمیک، خەڵکی زانا، خەڵکی تێگەیشتو هەمانە، ڕووناکبیرمان هەیە، هەموو چالاکی مەدەنی و سیاسیمان هەیە، NGOکانمان هەیە، بەڵام لە ناوە بەداخەوە ئێمە و ئیمکانەمان نییە. ئەمێنێتەوە دەرەوە، ئێمە ناڵێم تەجروبەمان هەر نییە، بەڵام تەجروبەی کۆنفرانسی خۆمان هەر حیزبێهی خۆی بگرێ بوویەتی. بەڵام ئەگەر کۆنفرانسێک بکێتە دەرەوە و هەمە چەشنی تیابێ و هەمە ڕەنگی تیابێ و لە شوێنێکی باش ئاهین بکرێ و پلانی بۆ دانراوێ و میدیایەکی بۆ داوەت کرێ کە بێن باسی بکەن، میدیای جۆراوجۆر، نەتەنها میدیای سێ حیزبەکە مەسەلەن تیا بەشداری بووە، ئەوانەی تیابێ، ئەمە شتێکی تازەیە بۆ ئێمە تا ڕادەیەک وانە تا ئەخیرەن دەستمان پێکردووە لە ساڵهای ڕابردووە، ئەوەیە کە هەرچێک هاتوینەتە بەرۆ خودی ئەم کۆنفرانسانەیش چاتر بووە و لەگەڵ ئستقبالێکی زیاترە، لەگەڵ پێشوازیەکی زیاترە ڕوبەڕوو بووە. ئەمە زۆر گرنگە کە ئێمە خەڵکی کوردستان بتوانین لە دەرۆ لە شوێنهای گرنگی بڕیاری سیاسی یا شوێنی ئاکادمیک یا هینی NGOکان دای بنێن، مەسەلەن ئەفی بینەلملل، دای بنێن زانکۆیەکی مهم، دای بنێن پارلمانی ئوروپا، دای بنێن حزبێکی پێشکەوتوو ئەگەر کۆنگرەیەکی هەیە یا شتێک لە تەنشت ئەوانە، ئێمە بتوانین کۆنفرانسهایەکی ئاوا بگرین کە دەنگی خەڵکی کوردستان،
کە دەنگی بەرەی چەپ پێشکەوت و خواست بە هەموو دنیا ڕابگەێنین و تەنها باری تەبلیغیەکە نییە، ئەوە نەوعی تەمرینی دموکراسیشە بۆ خۆمان، نەوعێک تەمرینە کە ئێمە پێکەوە کارکەین، ئێمە پێکەوە جوانین، ئێمە هیچ حزبێک هیچ دەسەڵات هیچ حزبێک لە کوردستانە بە تەنهایی نایبڕێتەوە. ئێمە ناچارین بە هاوکاریکردن لەگەڵ یەکتری، ناچارین لەگەڵ یەکتری قسە بکەین و دواتریش خەڵکەکە ناچارە وڵاتەکە بە یەکۆ بەڕێ ببە. جا چ باشتر ئێمە دەستی پێ بکەین لەم هەنگاوانەوە کە بتوانین لەگەڵ یەک دیالۆگ بکەین، بتوانین لەگەڵ یەک قسە بکەین، پلان و بەرنامەکانمان لەگەڵ یەک بێرین و بیبین بە تەوافقاتێک بە ئیشتراکاتێک بگەین. بەڵێ لە بیدایەتەوە هەم بۆ خۆتان ئاماژەتان پێکرد، هەم نیش باسم کرد شۆڕژی ژینە کەماکان لە ئارادایە بە شێوەهەی زۆرا-زۆر خەباتەکەی هەر درێژەی هەیە و هێشتاش هەر هەڕەشەیەکی زۆر گەورەیە لەسەر کۆماری ئیسلامی. ئەو کۆنفرانسانە چەندێک تەئسیری ئەوێ لەسەر شۆڕشی ژینە؟ بە باوەڕی من بەشێک لە درێژەی شۆڕشی ژینایە، جیا ناکرێتەوە لە شۆڕشی ژینە. ئەمە ئەو خەباتە مەسەلەن دای بنێ خەڵکی کوردستان پێشمەرگەی هەیە، گریلای هەیە، نووسری هەیە، شاعری هەیە، ئاکادمیکی هەیە، چالاکی سیاسی هەیە، NGOی هەیە، مناڵپارێزی هەیە، فمینیستی هەیە، پەلکەزێڕینەی هەیە. ئەمە وەکو ئەم بەنی تەزبێحێک بەناو دنکەکانە هەڕوا دەبێ کۆنفرانس گەلێک کۆبوونەوە گەلێک ئەمانە بە یەکۆ گرێ بدات، یعنی چالاکی ئەو بوارە سیاسیە جۆرا و جۆرانە بێرێت و پلاتفۆرمێکیان پێ بدا، ئەوان قسەی خۆیان بکەن. مەسەلەن ئەڵێم ئێمە ئەڵێن ژن ژیان ئازادی، بەڵام ئێمە نقصانێکی گەورەیە بینین، دۆست و دوشمن ئەی بینێ لە ناو حیزبەکانە بە شێوەی پێویست نەژن هەیە نەلاو هەیە لە ڕێبەریە. ئێمە وەکو ئاوێنەیە کە کۆنفرانسەکان خۆشمانی تیا بینین، خاڵی بەهێز و لاوازی خۆشمان ئەبینین. ئەمە پاساو ناکرێ هەر بڵین نابێت. مەسەلەن ئەڵێم کۆمەڵە ئەوەڵین هێزێک بوو لە چوار پارچەی کوردستانە ژنانی هێنا ناو مەیانەوە، لە چوار پارچەی کوردستانە و بەشێکی زۆری ژنان لە ناو کۆمەڵا چالاک بوون. بەڵام بەداخەوە ئێستا ئێمە ئەوە نابینین کە ئەو حیزبە ڕچەشگێنە دیسانەوە بتوانێت ئەو ئاڵایە ئەو جۆرەی کە پێویستە بەرزی کاتەوە و نیوەی کۆمەلگا ڕنگدانەوەی خۆی لە ناو سیاسەتەکانی کۆمەڵە لە ڕابەری کۆمەڵا ببینێەوەوانە. جا منزورمەوەیە ئەو کۆنفرانسانە هەم نقاتی قووەتی ئەو حیزبانە و ئەو هێزانە و ئەو کەسانەی کە تیا بەشدارن هەم ئەتوانێ وەکو نەقدێ بێ، وەکو ڕەخنەیەکیش بێ کە ڕوبەڕوت ئەکەنەوە، میدیا ڕوبەڕوت ئەکەنەوە، دەڵێ بۆچی مەسەلەن سێ ڕەهبەرەکە هەرسێکی پیاون، ئەبێ جوابێکت بێ، ناتوانانی لەژێر جواوەکە دەرچی. بە باوەڕی من مەسەلەن کاکبراهیم بەڕێز کاکبراهیمی عەلیزادە جوابێکی زۆر منطقی داوە، وچی ئێمە کەم و کوڕیمان هەیە، ناکرێ پاساوی بیتەوە و دەبێ بۆ کۆنفرانسێکی تر ئێمە جۆرێکی تر بچین، بۆ دوو کۆنفرانسی تر ئێمە جۆرێکی تر بچینوانە، کارهایەکی ترکەین لە ڕەهبەری حیزبەکانە، لە NGOکانە، لە هەموو شوێنێکە. ئەوەیە ئەو کۆنفرانسانە بەشێک لە شۆڕشی ژینایە، بەشێک لە چالاکی شۆڕشی ژینایە. ئەگەر شۆڕشی ژینا نەبووایە ڕەنگە و کۆنفرانسانێش نەبوایەت. یعنی ئەو شۆڕشی ژینا بووە هۆی ئەم چالاکیانە. ئەینا چۆن لە مەسەلەن ساڵۆنی جامعەی ئوروپا چوار حزبی کوردی، سێ حزبی کوردی و ئەو هەموو چالاکە کۆوە بێتەوە و ئەو قسانە بکەن. ئوروپایش ئەو ئیجازەی بەخۆی نادا بەهۆی منافعێک لەگەڵ ئێران هەیەتی، بەڵام ئێستا ئەمانی شەزانن ئێران حکوومەتێک نییە بمێنێتەوە، حکوومەتێک نییە دەوامی ببێەوەوانە، ئەوانیش خۆیان ئامادەکەن بۆ دوا ڕۆژ بەبێ جمهوری ئیسلامی وەهرەکیان ئەم هێزانە ببینن و پلاتفۆرەکانیان ببینن و قسەکانیان ببیسن و بزانن چەنە لەگەڵ ئەرزشای دنیای مۆدێرنە دێتەوە. بڵێ دیارە ئەو کۆنفرانسانە بۆ خۆتان ئاماژەتان ببڕێک لە سەرکەوتنەکانی کرد کە ئەبێ هەمە ڕەنگ تیا بێ، ئەبێ دەنگ و شتی خەڵکی تیا بێ، هەموو لایەنێکی تیا بێت. بەڵام
ئەی کۆنفرانسێک کە سەرکەوتوو نەبێ ئینسان چۆن نەتوانێت مەزەن لێ بکە. بە باوەڕی من ئەوەڵەن تەفوکڵێکە ماوەیەکە لە چەند تلویزیۆنی بە تایبەتی ئەیگرن بەدەستەوە و تەبلیغی پێەکەن یا حیزبێ یا چەند حیزب مەسەلەن خۆیان ئەیگرن بەدەستیانەوە، بەڵام وەختێک جواو بە نیازهای کۆمەلگاناتەوە، وەختێک مشکلێک حەل ناکە، وەختێک ڕێگەیەکی تازەی جێگەی بڕوا و حمایەتێکی وەسیع ناکە لەگەڵی نابێت. مثلەن هەرە کۆنفرانسی مەسا گەرێوە تماشایکەن جمهوری خاکان لەگەڵی نەبوون، لایکەکان بەشێکی زۆری لەگەڵی نەبوون، فمینیستەکان لەگەڵی نەبوون، ژنەکان لەگەڵی نەبوون، کوردەکان بەشی زۆری حزبەکانی کوردستان لەگەڵی نەبوو، عەرەبەکان لەگەڵی نەبوو، بلوچەکان لەگەڵی نەبوو، ڕووناکبیران لەگەڵی نەبوو. معلومە ئاکامەکەی دێریاز و چی لێ دێکە دیمان چی لێ هات. ئەوەیە ڕەنگە تەبلیغات بکرێت، تلویزیۆنە یا دوو تلویزیۆن ماوەیەک بیگرن بەدەسەوە، یا چالاکی چەند حزب ماوەیە بیگرن بەدەستیەوە، بەڵام ئەمە عمری کەمە، ئەو پڕیەوێتە چەند مانگ. دوای ئەوە چی ها کۆنفرانس گیراوە هەر کەس ناویشی نازانێت چیەوەوانە، لەنە سەدان کۆنفرانسی دەوڵەتی گیراوە، حتا ئەو کۆنفرانسە دەوڵەتیانە چەند دانەی مەسەلەن لە بیری خەڵکایە ئەگەر لە کەسێ پرسی بڵێ تۆ چەند کۆنفرانسی مهم و مەسەلەن بیستووەوانە، ڕەنگە پێت بڵێ 1 و 2 و 3 و 4 و 5 مەسەلەن لەسەر ژینگە ئەوە بووە، لەسەر بۆمبی ئەتۆمی ئەوە بووە، لەسەر دوای ڕوخانی شەوروی ئەوە بووە، هی ئالمان ئەوە بووە، چەند دانە پێ بڵێ لەناو سەدان و هەزاران کۆنفرانسە، یان لە بواری علمیە یان لە بواری هونەریە. ئەوەیە یەکێکی کەم خایەنە، ئەو کۆنفرانسە کەم خایەنە، زۆر نابات. یەکێکی خێرا کێشاکەوێتە ناویان، کێشاکەوێتە ناویان، ئینشعابەکەوێتە ناویان، لە یەکدا بڕێن و ئەوانە. یەکێکی جامعە جوای پێ ناتەوە، جامعە بە خەت ناکە، و مهمتر لەوە بەجێەوە ئیتحاد دروستکات تەفرەقە دروستەکات، بەجێەوە یەکێتی دروستکات جیاوازی دروستەکە، بەجێ ئەوە شۆڕشەکە بەهێزکە، شۆڕشەکە بەتینکە، خەڵکەکە ئومیدوارترکە، بینی خەڵکەکە ناومی دەکات. وەختی خەڵکەکە ببینێ ئەوەی کە من خەڵکەکە زەحمەت پێشێ فداکاری کا لە ناوە، مەسەلەن کوڕی شای پێشووی ئێران حاصلەکەی بخوات، خەڵکەکە نایکات، ئێژێ من بۆ بیکەم حاصلەکەی ئەو بیخوات. ئەوەیە کە نەتیجەکەیشی مهمە، وەکو هەموو کارێکی ترکاری موفق و کاری ناموفق دیارە، جا ئەکرێتە میزانی موفقیت و ناموفقیت. هیچ کارێک پرفکت نییە، هیچ کۆنفرانسێک بێ کەموکوڕی نییە، هیچ پلانێک بێ کەموکوڕی نییە، بەڵام ئەوەی کە دیارە بۆ من مەسەلەن تماشایەکەم، ئەگەر نوێنەرایەتی ئەو پلورالیزمە بکات. مەسەلەن ئەم کۆنفرانسە هینی جامعەی ئوروپا کە لە بروکسل کرا، ئەم کۆنفرانسی ئەخیرە، هەر نەقدێکت لی بێ، هەر نەقدێکت لی بێ، کێ لە پشتی بووە، کێ کردوویەتی، کێ وای کردووە، کێ سازمانی داوە، کێ داوت کراوە، کێ داوت نەکراوە، هەر نەقدێکت بێت دروست یان نادروست، بەڵام بلوچی تیا بووە، هی کرێکاری تیا بووە، ژنانی تیا بووە، 3 حزبی گەورەی کوردستانی تیا بووە، چالاکی سیاسی تیا بووە، خەڵکی ئاکادمیکی تیا بووە. ئەمە بە نەوعێک فراگیر بووە، چەترێک بووە، ئەکرێ لەوە باشتر بواە، بەڵام ئەمە نمونەیەکی بە باوەڕی من نمونەیەکی ئەتوانێ موفقیان نسبەتەن موفق بێ و ئەتوانی بخەیتە پاڵیە وەکو معیارێ. ئەگەر مەسەلەن تاقە یەک حزب وایە، ئەگەر سەتحی خواروی ئاکادمیکەکان ئەوە نەبوایە، ئەگەر ژنانی بلوچ نەهاتایەتن ئەو قسان ڕادیکاڵە دروستە ئینسانیانە بکەن، ئەو توانی تشخیصی بێ. عەرزم کردی کێژ لە پشتیەتی، کێش حمایەتیەکات. ئەگەر حزبێکی چەپ حمایەتیەکە، گرینی ئوروپا، حزبی سەوزی ئوروپا حمایەتیەکە، ژنانی ئوروپایە ئەو جامعەی خەڵکی بێدەوڵەت دفاعی لێەکە، جۆرێکی ترە، هەتا جەناحێکی شەڕخوازی تەسلیحاتی لە غەربە. ئەی دەوری هێزە سیاسیەکان لەم کۆنفرانسە چۆن نەبینی؟ وەڵا من ئەوە زۆر کوردستان
کوردستان مەبەست ئەوەی کە من دیومە ئەو سێ حزب کە بەشدار بوون لەم کۆنفرانسە بە تەوری مشخص پێشتریش ئێمە کۆمەڵی زەحمەت کێشان کۆنفرانسێکی خۆی بەجیا گرت ئەوەیش بووە کۆنفرانس لەیرا و لەوێ خەڵکی تریژی گرتوویانە من پێم وایە حیزبەکانی کوردستانیش تازەکارن لەم بوارە ئەمە واقعیەتێکە هێشتا ئەو جۆرەی کە پێویستە ئەو ئیمکاناتی کە هەیەە ئەو توانایی کە هەیەە ئەو ئیمکانی کۆکردنەوە کە هەیە بەگڕیان نەخستووە هەنگاوی چاکیان هەڵێناوە پێشوازیان لێ کردووە خودی ئەوەی کە لەژێر سەقفێکا دابنیشن لە پاڵیەکا دابنیشن وە قسە بکەن کاک مەحیا ئەمە تەنها هی ئەمڕۆ نییە ئەمە نەوعێک هیوایە بە داهاتووە ئێمە شەڕی ناوخۆمان بووە ئێمە چەند جەمسەریمان دوو جەمسەریمان لە کوردستان هەیە ئەگەر ئەم هێزانە بێن بەیەکۆ تەنها خاصیەتەکەی بۆ ئەمڕۆ نییە ئێمە هەنگاوێکە پلکانێکە ڕۆشتینەتە سەر بۆ ئەوەی کە بەیانی بتوانین بە سڵح و کۆمەلگا ئیدارە بکرێت لەگەڵ خەڵکی ناوە لەگەڵ کۆمەلگای مەدەنی لەگەڵ هێزە سیاسیەکان لەگەڵ چالاکانی سیاسی لەگەڵ پسپۆران لەگەڵ هەموو ئەو خەڵکەی کە شەوراکان هەرچێکی ناوەنیت ئەم نزیک بوونەوە هیوادارم ئەو شتێش بخاتە بەرپای حیزبەکان ئەگەر پێکەوە بن هەم جوانترن هەم تەسیراتی زیاتر ئەبێ هەم دەنگدانەوەی باشتر ئەبێ هەم خەڵک دڵخۆشتر ئەکات هەرچی زیاتر حیزبەکان پێکەوە کارکەن بە باوەڕی من خەڵکی کوردستان استقبالێکی زیاتری لێەکە خەڵک سەر و دڵخۆشتر ئەکا دوشمنانی خەڵکی کوردستان نائومیدتر ئەکا جمهوری ئیسلامی تووڕەتر ئەکا و ئەزانێت جمهوری ئیسلامی بۆ ئەوە حەولەدات کە حیزبەکان پێکەوە کار نەکەن تەنانەت شەڕکەن پێکەوە کێشە و ئالۆزیان بێ ئەگەر حیزبەکان بە شێوەی ئەو جۆرەی کە لە کۆنفرانسەکە بینین لە پاڵیەکە دانیشن دەستی یەک ئەگرن قسە ئەکەن قسەی یەک ئیدامادەن با اختلافیشیان لەگەڵ یەک بوێ هیچ کێشەیەک نییە. بڵێ ئێوە باسی کەسانی توانا و ئەکادمیک و ئەوانێشتان کرد ئایا چندێک واقعان لەم کۆنفرانسانە و ئەسڵەن لە شۆڕشی ژینا بۆ لێکدانەوەی بۆ ڕێگە نیشاندان بۆ تەشخیسی بەرزونزمیەکانی تاکتیکەکانی چنێ لە ئینسانی نخبە ئاکادمیک شتی وا کەڵک وەک گیراوە بەڵام زۆر نابەداخەوە یەکێک لە کێشەکانی حیزبەکانی کوردستان کاک من پێم خۆشەوە بە ئاشکرا بە ڕوحنی بڵێم چون من بەشێک لەگەڵ ئەو خەڵکانە قساکەم وتوێژەکەم لە رادیۆ دیالۆگۆوانە کێش انتقادێکیان لە حیزبەکانی کوردستان لە هەمویان هەیە لە ڕێبەری هەموو حیزبەکان هەیە و نمونەیان کەم نییە نمونە ئێرنەوە نمونە زۆر ئەو جۆرەی کە پێویستە حیزبەکان لە نخبەی فکری لە نخبەی سیاسی دەروی حیزبەکان لە خەڵکی ئاکادمیک لە خەڵکی پسپۆر ئیسپادە ناکەن ئەگەر ئێمە پسپۆرێکی ژینگەمان هەیە ئەگەر هی ڕەوابەتی بینولمللمان هەیە ئەگەر هی فەلسەفەمان هەیە هی هەر بوارێک ئەگەر هی جۆغرافیامان هەیە هی پزیشکیمان هەیە هەر شتێک اقتصاد هەر شتێک ئەم حیزبانە پێویستە بەڕاستی پردێک بێ لە بینی حیزبەکان و ئەو خەڵکی پسپۆرە لەم وڵاتانەی ئوروپایی کە ئێمە زندگیەکەین و ژیانە بین کاک مەحیا هەموو دەوڵەتەکان لەگەڵ زانکۆکان تێکلاون پرۆژەیان پێدەن هەموو زانکۆکان پرۆژە بۆ حکوومەت دەبەنە پێشێ تحقیق بۆ حکوومەتەکەن هەمە نەزەرسەنجی بۆ حکوومەتەکەن بەرنامە و پلان بە حکوومەت ئەدەن ئەو مامۆستای زانکۆ تۆپەکانیان ئەوانەی کە زۆر لە سەتحێکی سەرۆن زۆریان وەکو مشاور بۆ وەزیر و بۆ نخست وەزیر و بۆ ڕئیس جمهور کارەکەن ئایا ئێمە لە کوردستانە حیزبەکان ئەو کاریان کردووە بێن مشاورینێک لە عەرسەهای جۆرا و جۆر لە ناو خەڵکی پسپۆر و ئاکادمیک پیاکەن ئەیبینین ئایا توانیمانە مەسەلەن پیان بڵێن لەسەر اقتصاد لەسەر هەر شتێکی ترکە هەیە پۆلیسیمان پێبن کۆنفرانسێکمان بۆ سازمان بن ئێمە هاوکاریتان دەکەین لەسەر ژینگە لەسەر هەر شتێکی تر بان کۆنفرانسایە بکەین ئەمن پێم وایە بەداخەوە ئەو جۆرەی کە پێویستە بەهای پێ نەدراوە دەبێ
ڕۆشن فکر و خەڵکی ئاکادمیک لە موقعیەتی خۆیان بمێنێتەوە و کارەکەی بە ڕسمیەت بناسرێ، حیزبەکەش کاری خۆیەکە بە ڕسمیەت بناسرێ، هیچ کامێکیان جێگە بێوی تر هین ناکە، لەق ناکە، چۆڵ ناکە، ئەو کاری خۆیەکە بەڵام ئەوەی کە بتوانن پێکەوە کارکەن ئێمە ئەتوانین کارهای زۆر گەورەتر و تەسمیمهای زۆر دروستتر بگرین. زۆر چاکە کاک حەمە، جیا لە تەبلیغات و کاری سیاسی و لۆبیکردن و شتی وە کۆنفرانس ئەبێت جواب بە چه پێویستیەک و نیازێکی شۆڕشی ژینە و بزوتنەوەی شۆڕژیارانی کوردستان بداتەوە؟ لە هەلومەرجی ئێستا بەڕاستی زۆر گرنگە ئێمە بزانین ئەو خەتەرانە، ئەو تهدیدانە، ئەو مەترسیانەی کە شۆڕشی ژینا ڕوبەڕووی ئەبێتەوە چین، چ لە ناوە چ لە دەرۆ. کۆماری ئیسلامی بینێکە لە ئیسلاحێک لە چەمکێک ئیسفادەکە بە ناوی شەڕی تەرکیبی، بە باوەڕی منە بۆ حیزبەکانی کوردستان ئەویان بە کار بردایە. ئەوڵ جمهوری ئیسلامی شەڕێکی تەرکیبی عەلەی خەڵکی کوردستان ئەکات، لە ژینگەوە، لە مەسەلەی چکۆلەکردنی خاکیەوە، لە شەری ڕەوانیەوە، لە شەڕی نظامیەوە، لە ترۆرەوە، لە جاسوسیەوە، لە هەموو ئەوانە عەلەی شۆڕشەکە و عەلەی بە تەوری مشەخەص شۆڕشی ژینا، عەلەی ژنان، عەلەی لاوان، بە هەمووی ئەوانەوە. ئەم کۆنفرانسانە بە باوەڕی من دەبێت ڕەبت بدرێ بەم مەترسیانەی کە لە بەرپای شۆڕشی ژینایە، ئەو خەتەراتی کە تهدیدیەکە، و لە عینی حاڵە حەلی مشکلاتی بەرەو پێشچوونی. ئەگەر مشکلەکە چییە ئێمە بیدۆزینەوە کە بەشێکی زیاتری خەڵک، مەسەلەن ئەگە دای بنێن خەڵکی لەباری تەمەنەوە بێژین تەنها جوان زیاتر بەشداریەکات، چی بکەین کە ئێمە بتوانین خەڵکی بەتەمەنتر یا خەڵکی پیریش بێرینە ناوی؟ ئەگەر ژنان کەم ئەو جۆرەی کە پێویستە نییە، چی بکەین کە ژنان زیاتر بێت؟ ئەگەر لە شارهایەکە کەمتر بووە، چی بکەین لەو شارانە زیاتر بێ؟ ئەگەر هەر لە شارایە دێهاتی مەسەلەن کەم گرتووە، تۆ چی بکەین لە دێهاتە زیاتر بێ؟ ئەگەر لە بینی کوردستان و خارجی کوردستانە پەیوەندیەکە زەعیف بووە، چۆن پەیوەندیەکە پترکەینەوە؟ ئێمە ئەزانین مەسەلەن ئازەربایجان ئەو جۆرەی کە پێویستە، ئەو جۆرەی چاوەڕوانیەکرێ نەجوڵاتەوە لەم وەزعیەتە. من هایت بەشە کوردەکانی چی بکەین کە ئەم پەیوەندیەی کورد و ئازەربایجان قایمتر بکەین، پەیوەندیەکە باشکەین، و چی بکەین شارەکانی تر بکرێ، یا چی بکەین کە خەڵکی کوردستان هەزینەی کەمتر و قازانجی زیاتر بات؟ ناکرێ مەسەلەن تەنها خەڵکی کوردستان بێ یا بلوچستان بێ، هەموو قوربانیەکان، هەموو ئەعدامەکان، هەموو ئەوانە، و ئەو جۆرەی کە پێویستە شارە گەورەکان نەجوڵێتەوە، یا مەراکزی کارگەری نەجوڵێتەوە، یا فلان شوێنی تر. ئەوەیە من پێم وایە ئەم کۆنفرانسانە دەبێت جواو باتەوە بەو شتانەی هەنگاو بە هەنگاو ئێمە باتە پێشێ. ئەوەڵەن شۆڕشەکە درێژەی ئەبێ، دوو من بەهێزتری ئەکا، سێ هەمین لاوازیەکانی کەم و کوڕیەکانی لابات هاتە بەرچاو ئەوانە. جایسە ئەکرێ نەزەری بێت، مامۆستایەکی زانکۆ یا تئۆریسیەنە یا کەسێ فەلسفەی سیاسیە بێ لەبارەی نەزەری و بێژە کێشەکە ئامەیە، یا ئەکرێ کێشەیەکی عەمەڵی بێت، یا ئەکرێ کێشەیەکی جوغرافیایی بێ، یا ئەکرێ کێشەیەکی دەرۆ و ناوە بێ. ئەم کۆنفرانسانە ئەگەر بێتە سەر ئەم شتە مشەخەسانە، مەسەلەن جواو باتەوە ئەلان احتیاج خەریکە چیەکە لە کوردستانە، بێکاری چیەکە لە کوردستانە. ئەوڕۆ من ئەکسێکم دی کۆڕێک لە ژنانی کۆڵبەر، ژنان نەپیاوان، چی بکەین کە مەسەلەن ئێمە بتوانین جواو بەم کێشانە لەسەر سنوورەکان بینەوە، بە میلیتاریزم بینەوە، بە چی و چی ئەوانە بینەوە، و لە سەتحی جەهانیشە کە ئەوە زۆر گرنگە. ئێمە چی بکەین کە میدیایەکی چاکترمان بێ، میدیایەکی بەهێزمان بێ؟ ئەگەر میدیاهایەک خەڵکی کوردستان بایکۆتەکەن، یا ئەو جۆرەی کە پێویستە بانگیان ناکەن و مەسایلەکانیان باس ناکەن و یان لە چاو خۆیان و هینیەکەن، خەڵکی کوردستان یا حیزبەکان چۆن دەتوانن میدیایەکی وایان بێ؟ محتاج نەبن، ئەسڵەن محتاج نەبن کە بتوانن میدیایەکی وە. ئەمن پێم وایە کورتی کەمەوە کۆنفرانسەکان ئەبێت جواو بە نیازەکان باتەوە، ئەبێ مشکلاتەکە بەڕەسیکە، ئەبێ تەحلیلێکی درستی بێ لە کوین بۆ لەیراین، چی بکەین بچینە پێشێ و چۆن ئەچینە پێشێ،
و چه کەرەستە و چه ئەمکاناتێکمان پێویستە. زۆر سپاس کاک حەمەدجان، من پرسیارێکی کەم نەماوە گەر شتێک پێت وایە من لەبیرم چووە لەبیر چووە قسەی لەسەر بکەین لە خزمەتە. زۆر مەمنونم، سپاس دەکەم. من قسەیەکم نییە ئەوانە، هیوادارم شۆڕشی ژینە بە گوڕوتینێکی زیاترەوە بچێتە پێشەوە، جارێکی تر سەرخۆشی لە تەواوی ئەو ئازیزانەیەکەم کە ئازیزانیان لە دەستداوە. سپاسی ئەوە شەکەم کاک محەیەگیان کە ئەنگەشتی منتان کرد. زۆر زۆر سپاس بۆ ئێوەش کاتساتێکی خۆش. سپاسدانەکەم. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، بۆ جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمجارەی دیالۆگ، هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوە دەخوازم.